جنابي محافظ أتبو خود يعني ولا سخت. کاک دیدار چ جیاوازیەک ئەبینی لەگەڵ کرانەوەی بازاڕی سپی بە بەراورد بە بازاڕی سیم کە پێشتر خۆت لەوێ دوکاندار بووی؟ پێشەشی بەخێرەتان دەکەم کەناڵی 964 بەڕاستی لەگە بازاری سیمی زۆ فەرقی هەیە. ئەو بازارم بە مۆدرنیەترین بازاری دادەنێم لە مۆدرنی ینی وەکو هاوشێوەی مۆڵی دەچی نەک برێن بازار بە وەکو مۆڵ بەس خەرچی ما هەمووی دەرێ بازار بەس بەڕاستی فەرق دەکەی فەرشی سیمێ فەرقی بازار سپی زۆر فەرقە بەڕاستی بازارەکان لەو خۆشکردنیە بازارێکی هەتا برێن مۆدرنیە بەس وەکو کێشە هەندێک کێشەمانەیە لەگەر سکورتی و لەگەر پاک و خاوێنی بازارەکە یان مەسەلەن وەکو سکورتی هەندێک شتێ زۆر بەڕاستی کێشەمانەیە یعنی هیچ مەحقول نییە دوکانێک لە 130 وەردەگیرێ یان 130 وەردەگیرێ یان بەڕاستی زۆر لە بۆمە یعنی ناکرێ من مثلا دوو دوکان نەبی سێ دوکان بێ دەبێ پارەشی زۆر بدەین دەمانێت ئەو کێشانەمە چارەسەر بێ هەم لە ڕێ شارەوانی بی ڕێ مەحافەزە بی هەر شەریکێک بی دەمانێت پاکوخانی بازارەکەمان لە چارەسەرکە سەبارەت بە 12 دوکانشمان حجزە یعنی بەڕاستی ئەوە چەند سارە ئەمە لەو بازاڕینە سیمێ دوکانمان لێ سوتایە دوکانمان بەڕاستی ینی هەموو شتێکمان بەسەراتیە یعنی ناکرێ ئێمەستان بێمە ئەو بازاڕی بمەکرێتی کابرایەکی دەمێ بمە سێحەب دوکانیش خۆم یان کێشەکەم هەیە من دوازکان لە مەحافەزە حجزە لە شارەوان حجزە کێشەکان بردە مەحکەمەی هیچ مەحنەی من 5 ساڵ لە دومە کێشە مەحکەمەی حەل نابی جەنابی محافظ ئەتبە خۆت ینی وەرە سەخت ینی داواکارم لە ڕێ ئەو کەناڵێ وەرە سەخت ئەو دوازکانم لەوە حەلکە ئەمە مەونی جەنابی محافظ دەبێت بەڕاستی ینی قسەی کۆتایی دەمێت شەکەم حەل بێ هەرەوەندەم دەویست باز ئێمە برێن پێشتر لە بازاری سیم هەمومان برێن دوکاندار و کاسبکاری بازاری سیم نەبووینە بەس مەزموحەکی زۆریان برێن ئەوێن دەرەبووینە بە بەراورد لەگەر بازاری سپی و بازارە 100 یعنی فەرقی هەیە لە ڕووی هەموو برێن کوالێتی و فراوانی بازارەکەی و پاک و خاوێنی بازارەکەی و ئەوان زۆر جار کێشەی برێن ئاو گەرما و لافا و ئەو شتانیان هەبووە کارەبا و گڕگرتن و ئەوانە لێرە ئەلحەمدولیلا ئێستا ئینشاڵڵا بازارەکە لەو شتانە بەدوورە و بەنسبەتی برێن بازاری خۆش و ناخۆشیش بەعامەتەن ئێستا بازارەکە کەوتە گەر معاشی یعنی ئەگەر معاش بێ مۆزەف معاش خۆی وەرگری بازارەکان بەعام باش دەبی ئەگەر برێن معاشیش نەبی بازارەکە کزە نەک هەر بازاری ئێرە بەعام بازارەکانی هەموو کوردستان